بە پێی بەڵگەنامەیە کە دەست NRT کەوتووە لەسەر بردننی مۆلیدەیەک بۆ ماڵەکەی خۆی نزیکەی 2 مانگە فەرمانی دەستگیرکردن بۆ قایمقامی کۆیە دەرچووە بەڵام لە سەرەتای ئەم هەفتەیە چۆتە بەردەم دادگا وتەی لێ وەرگیراوە و بە کەفالەت ئازاد کراوە. لە بەدواداچوونەکانی NRTدا دەرکەوتووە فەرمانەکەی دادگا لەسەر داواکاری جێگرایەتی داواکاری کۆیە جوڵێنراوە هەرچەندە NRT هەوڵیدا لێدوانی قایمقامی کۆیە لەسەر ئەو دۆسیەیە وەربگرێت بەڵام ئەو ئامادە نەبوو دەربارەی ئەو بابەتە قسە بکات بەڵام وتی بەڕێوبەری ئاوی کۆیە مۆلیدەکەی پێداوە. لە بەرامبەردا بەڕێوبەری ئاوی کۆیە قسەکانی قایمقامی ڕەت کردەوە و ڕایگەیاند نەیزانیوە قایمقام مۆلیدەکەی بۆ ماڵەکەی خۆی بەکارهێناوە. بەکاری بینین بەڕێز قایمقامی کۆیە داوای کردوتی بە شێوەیەکی کاتی بیدەن بە من ئیشم پێیەتی هەتاوەکو پێویستانەبی ئێمەش لە 28/11/2019 مۆلیدەکەماندا بە بەڕێز قایمقامی قەزای کۆیە لە کاتی کە داوا دەکا وحدەی ئیداری ئێمە بۆمان نییە ئەوەندە لێپرسینەوە لەگەر سەروی خۆمان بکەین وحدەی ئیداری بکەین بزانین بۆچێت یان بۆچی. پۆلیسی کۆیە باز لەوە دەکات کە فەرمانەکە وە خۆی جێبەجێ کراوە قایمقام چۆتە بەردەمی دادوەری لێکۆڵینەوە و وتەی لێ وەرگیراوە. بەڕێز دادوەری کۆیە بانگێشتی بەڕێز قایمقامی قەزای کۆیە کرد بۆ بەردەمی لەبەردەم بەڕێزیان ئامادە بوون بۆ وتەدان لەسەر ئەو داوایی کە هەبوو دۆسیەکەشی لە بنکەی باواجی بوو و دۆسیەکەی چۆ لای بەڕێز دادوەر بەڕێز دادوەر لە هەمان کات بە 2 ملیۆن ئازاد کرا. ئەو دۆسی لە بنکەی باواجی بوو چی بوو؟ کێشێک بوو کە تایبەت بوو بە قایمقامیەت و بە بەڕێوەبەرایەتی ئاوی کۆیەوە. قایمقامی کۆیە بە پێی مادەی 335 لە یاسای زادانی عێراقی فەرمانی دەستگیرکردنەکەی بۆ دەرچووە کە ئەو مادەیە تایبەتە بۆ کەسانێک کە مڵک و ماڵی دەوڵەت بۆ بەرژەوەندی تایبەتی خۆیان بەکاردێنن. ئەگەر بەرپرسی یەکەمی شارێک دۆسیەکی لێکۆڵینەوەی هەبێ یاخود تۆمەتبار بێ بە بردننی کەلوپەلی دەوڵەت و مەسەڵەن ئەوەی کە پەیوەندی بە دەستەی نەزا هەودەسپاچی ئۆشتانەوە هەیە پێویستە یعنی ڕێکارەکانی لێکۆڵینەوە لەسەری بەردەوام بێەوە سەحبلیەتی پێ بکرێ ینی شکای ڕابگیرێ و کاروبار ناتوانێت ڕای بکە هەتا دۆسیەکەی گلا دەکرێتەوە. بۆ ئەو مەبەستە NRT چەند جارێک هەوڵیدا لێدوانی داواکاری گشتی کۆیە لەسەر ئەو بابەتە وەربگرێت بەڵام ئامادە نەبوون هیچ لێدوانێک لەو بارەیەوە بدەن. لە 2 مانگی ڕابردوودا ئەمە دووەم جارە فەرمانی دەستگیرکردن بۆ قایمقام دەردەچێت. خالید محەممەد NRT کۆیە.